بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەشەکەم و لە باسوخواستی ئەمڕۆدا باز لە ڕەوشی ئافرەتان یا ڕەوشی ئافرەتان لە هەرێمی کوردستانەکەین، بە تایبەت کە سبەینێ 8 مارس ڕۆژی جیهانی ژنانە لە سەرتاسەری جیهاندا. 8 ئازاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی ژنان دانراوە و لەو ڕۆژەدا لە سەرتاسەری جیهاندا یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە و باز لەو دەستکەوتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریان دەکرێن کە ژنان لە کۆمەڵگەکانی خۆیاندا بەدەستیان هێناوە. هەروەها باز لەو کێشە و گرفت و کەیس و ڕەوشە خراپەی ژنانەکرێ کە لە کۆمەڵگەکاندا ساڵانە بەرامبەر بە ژن تۆمار دەکرێن یام ئەنجام دەدرێن. ئاهەنگێڕان یام یادکردنەوە بەهۆی ئەو ڕۆژەوە بۆ یەکەمین کۆنگرەی یەکێتی ژنانی دیموکراتی جیهانی دەگەڕێتەوە کە ساڵی 1945 لە پاریسی پایتەختی فەڕەنسا بەسترا. هەرچەندە هەندێک لە لێکۆڵەران بەڕاستی دادەنێن کە ڕۆژی جیهانی ژنان لەو خۆپیشاندانانەوە سەری هەڵداوە کە ساڵی 1856 لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا ساز کران، کاتێ هەزاران ژن بۆ دەربڕینی ناڕەزایەتی لە دۆخی ژیان و گوزەرانیان ڕژان سەر شەقامەکانی نیویۆرک. هەروەها ساڵی 1909 ژمارەیەک ئافرەت لە کارگەیەکی ڕستن و چنین بۆ دەربڕینی ناڕەزایەتی خۆیان لە زۆری ژمارەی کات یا کاتژمێرەکانی کارکردنیان ڕژانە سەر شەقامەکان و بە بەرزکردنەوەی بەدەستێکیان چەپکە گوڵێک و بەدەستێکی دیکەیان نانێک و دروشمی نان و گوڵیان بە ڕووی دەسەڵاتداراندا بەرزکردەوە، بە تایبەت بەرامبەر بە سەرۆکی ئەو کارگەی کە خۆیان کاریان تێدا دەکرد. ئەوە بوو خاوەن کارگەکە وەکوڵێ زیندانی کردن و سەرنجامیش بەهۆی گڕگرتن و ئاگرکەوتنەوەوە 129 ژن بوونە قوربانی و لەو ڕۆژەوە ئەمە دانراوە بە ڕۆژی جیهانی ژنان و نەتەوەیەکگرتوەکان دانی پێداناوە ساڵانە گرنگێکی زۆری پێدەدێن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان نەکەین بە شێوەیەکی گشتی. ئایا مافی ژن باسکردن لە گەورەی و گرنگی ژن لە هەر کۆمەڵگەیەکدا تایبەتە بە تەنها ڕۆژێکەوە پێویستە ئێمە تەنها لە 8 مارسدا ژن و ڕەوشی ژن و کێشە و گرفت و مەینەتەکانی ژنمان بیر بکەوێتەوە؟ بۆچی لەگەڵ ئەم هەموو باس و بوونی ڕێکخراوەکانی بواری ژناندا ڕەوشی ژن ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ بەرەو خراپی و دژوارترەچێت؟ ڕووداوە یەک لە دوایەکەکانی چەند مانگی ڕابردوو لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ژنان ئەمە کاردانەوەیەکی گەورە بوو. ئەمە دەمانخاتە بەردەم ئەو بڕیارەی کەوا ژن لە هەرێمی کوردستان لە ڕەوشێکی زۆر خراپدایە، لەگەڵ ئەوەی کە هەزارەها یا ئەتوانین بڵین سەدەها ڕێکخراو بۆ پاراستنی مافەکانی ژن هەن. لەم بەرنامەیەدا باز لە کێشە و گیر و گرفتەکانی ژنەکەین لە هەرێمی کوردستان. هەروەها باز لەو کەس و لایەن و هۆکارانە دەکەین کە ژنیان وەکو ئامرازێ سیر کردووە یان بوونەتە هۆکاری زیادبوونی گرژی و کێشەکانی ژن. ڕۆڵی میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن یا زنجیرە دراما دۆبلاشکراوەکان لە قوڵترکردنەوەی تونند و تیژیەکان بەرامبەر بە ژن لە فێرکردنی ژن بە کۆمەڵێ شت یان بۆ منە پیا و زۆرجا بەرامبەر بە ژنەکەی بڕیارێک دەدا یا هەڵسوکەوت و کاردانەوەیکی دەبێت میدیا تا چەند کاریگەری لەسەر ئەم کاردانەوە و هەڵسوکەوتەی مێرد و پیاوەکان هەبووە. هەروەها بەکارهێنانی ئافرەت وەکو کاڵایەکی بازرگانی یا لە ڕیکلامەکاندا یان بەکارهێنانی وێنەی ئافرەت بە تایبەت لە پۆشاک و لە کۆمەڵێشتی جوانکاری و هەروەها زۆرشی دیکە تا چەند ئەمە یەکێکی دیکە لە پێشێلکردنی مافەکانی ژن. لەگەڵ خاتوو بەهرە جەمال ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی ئەمڕۆ تاوتوێی ئەم پرسە دەکەین و باز لە 8 مارسەکەین کە سبەینەیە. خاتوو بەهرە سڵاوی خواد لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی باسوخواست. سپاس بۆ بەڕێستان، سڵاوی خوای پەروەردگار لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێت. زۆر باشە، پێم خۆشە وەکو دەواازەیەک باز لە 8 مارس بکەین مێژوەکەی و هۆکاری دانانی 8 مارس بە ڕۆژی جیهانی ژنان. پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئەوە بزانین. بەناوی خوای گەورە و میهرەبان، 8 مارس وە خۆشت کاک ڕیاض
بە جوانەی ڕوونت کردەوە پێناسەیەکی باش و جوان بۆ کرد کە پێویستی نازانم زۆر دووبارەی کەینەوە چونکەم ینی دائیمە قسە لەسەر شتێ بکەین کە سوود و کەڵکێکی هەبمان شتێک دووبارە نەکەینەوە کە ئەوە بەڵام بە گشتی شتی مارس بریتی بوو لەو ڕۆژێک کە دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی بیستەم کە لە پاریس کۆمەڵێک ژن بەهۆی خورانی مافیانەوە و جیاوازی موچەکانیانەوە زۆری کارپێکردنیانەوە لە کارگەکانی ڕستنی و چینون و چەند شوێنێکی تریش ڕاپەڕێن دژی زوڵم و ئەو زوڵم و ستەمێکە لێیان دەکرا دەربارەی چەسانەوەیان و بۆ داواکردنی مافەکانی خۆیان ئەوە بکە کۆمەڵێک چالاکی تری وەکو زنجیرە بە دوای خۆیدا هێنا و لە دوجاردا ڕۆژی 8 مارسی لێرە دایک بوو کە بوو بە ڕۆژی جیهانی ژنان و ئەم لە سەرتاسەری جیهان ئەم ڕۆژە بە ڕۆژێک ژنان بە زۆرە تعبیر لەم ڕۆژە دەکەن کە ڕۆژی بەدەستخستنی مافەکانیانە کە ڕۆژ ئەو ڕۆژەیەکە ژنان توانیوانە تێیدا ڕوبەڕووی زوڵم و ستەمێک ببنەوە کە لە بەداهەت دەرهەقیان کراوە و ئەو ڕۆژە بۆ کە تێیدا مافەکانی خۆیان بەدەست خستووە. زۆر باشە بۆچی هەمیشە لە تەواوی وڵاتاندا و لە هەرێمی کوردستاندا تەنها لە 8 مارسدا وەکوڵێ ژن و کێشە و گیر و گرفتەکانی ژنمان بیرەکەوێتەوە واتە ئایا ژن تەنها ڕۆژێکی هەیە پێویستە تەنها لە ڕۆژێکدا باز بکرێ و وەکوڵێ ڕێژە و داتا و راپۆرتی ساڵانەی لەو ڕۆژەدا بڵاو بکرێتەوە کە چەند ژن کوژراون یان بۆنە چەند ژن تندوتیژی بەرامبەر کراوە؟ بەڵێ پرسیارەکەی تۆ لەجێی خۆیەتی و ناکرێت ئێمە تەنها یەک ڕۆژ دیاری بکەین بۆ ژن یاخود نەک بۆ ژن و هەرچین و توێژێکی تر بێ بۆ نە ڕۆژێک بەناوی ڕۆژی دایک ڕۆژێک بەناوی ڕۆژی ژن یا هەر ڕۆژێکی تر بەڵام بەڕای من ئەوە مانای ئەوە نییە کە تەنها ئەو ڕۆژە ڕۆژی ژن بێ یاخود ئەو ڕۆژی تایبەت دەکرێت بۆ ڕۆژی دایک تەنها ئەو ڕۆژە ڕۆژی دایک بێ وەڵکو بۆ نمونە میثالێکی واقعی بێنینەوە ئێمە لە ساڵێکا دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان یعنی کە ئەو ڕۆژ جەژنە تعبیر لە مەوسیمێکی کۆمەڵایەتی دەکا و دینی دەکا ینی بە شێوەیەکی کۆمەڵایەتی هاتوچۆکردن و سەردانی و بەسەرکردنەوە و بەجێگەیانی سیلەی ڕەحم باشە خۆ ئێمە لە غەیری ئەو ڕۆژانەشدا ئێمە سەردانی کردن و بەسەرکردنەوە و سیلە بەجێگەیانی سیلەی ڕەحمان هەیە بەڵام لەو ڕۆژەدا زیاتر جەختی لێ دەکەینەوە زیاتر تۆکمەی دەکەین پەیوەندەکانمان پێم وایە ئەم ڕۆژانە مەسەلەی 8 مارزیان هەر ڕۆژێکی تایبەت دەکرێت بە توێژێکەوە یاخود بەژنەوە ینی ناکرێت ینی تەنها یەک ڕۆژ بۆ ئەو تەرخان بکرێ و تەواو پێشمانیە بەو جۆرە بوو بێ بەڵام ئەوەی کە زۆربەی چالاکیەکانی باڵێ ڕێکخراوەکانی ژنان زۆربەی چالاکیەکانیان لە پلان و پرۆژەکانیاندا کە کۆی دەکەنەوە لەو مانگەدا ئەنجامی دەدەن زیاتر ئەجنان لە باقی مانگەکانیشدا ئەوەی کە من ئاگادارم و کە خۆشم لە ڕێکخراوی ژنانە ئیشەکەم و چالاکوانی مافەکانی ژنانم ئەوەی کە ئاگادار بم بۆ خۆشم و بە ڕێکخراوەکەی خۆشمەوە لە غەیری ئەو مانگەش و لە غەیری ئەو ڕۆژەش کۆمەڵێ چالاکی وشتی جوان ڕێکخراوەکان پێشکەشی بە خەڵکی دەکەن بەڵام ئەوەیە کە زۆربەیان دەکەوێتە ئەو مانگە بەهۆی وەکو گوتم نمونونەکەی هێنامەوە ینی ئەنجامدانی چالاکی ئاهەنگگێڕان یاخود کۆر سیمینار با بڵێن هەر نەدەواتێک لەو ڕۆژەدا ئەنجامدرن مانای ئەوە نییە کە لە ڕۆژەکانی درا هیچ شتێک نەکراوە کراوە بەڵام ڕۆژە زۆرەکەی بەر ئەو ڕۆژە کەوتووە لەبەرەوەی کە بەشتی خۆشی دەزانم و چۆن جەژن تعبیرێکی ئاینی ئەوی بە هەمان شێوە هەمووی پێمانێت لەو ڕۆژەدا کۆ کرابێتەوە بە کورتی بەڵام زۆرترین لەو کاتێدایە وەکو بڕین یعنی گڕوتەیەکی زیاتر دەدا ڕۆژەکە ڕۆژێکی تایبەتە و بەلای هەندێ زۆرە لە ژنانەوە ڕۆژێکی مقدسە و پیرۆزە و ئەوەیە گەناوی من ئاگادارم هەمووی کۆ نەکراوەتەوە لەو ڕۆژەدا بەڵکو لە ڕۆژەکانی درا کار و چالاکی و خزمەتکردن بەژن ئەوەی کە لە توانای ڕێکخراوەکاندا بووبێ کراوە و هەبووە. بۆچی لەگەڵ ئەو هەموو خزمەتەی کە جەناب داماژەی پێدەکەی و بوونی ئەو هەموو ڕێکخراوە و ئەو هەموو هۆشیاری کە لە ڕێی بۆ منە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێی سایتەکان لە ڕێی میدیاکانەوە و لە ڕێی بۆ کۆڕ و سیمینارەکانەوە پێشکەشەکرێ هێشتا ڕەوشی ژنان لە ڕەوشێکی خراپدایە واتە هێشتا تونند و تیژی بەرامبەر بەژن ئەگەر بڵێن زیادی نەکردووە ئەوە هەروەکو خۆی و هەیە و بەردەوامیشە. بڵێ بەڕاستی با بڵێن ڕێکخراوەکانی ژنانیش ئێمە بە شێوەیەکی واقعی و منطقی ینی وەڵام بدەینەوە
ئێمەش خۆشمان هەموو ڕێکخراوەکانی ژنان ئەوە دەبینن کە ڕۆژی بە ڕۆژی ڕەوشی ژنان بەرەو خراپتر دەچێت بە تایبەتی لەم ساڵی 2016 وردە وردە هەوراز دەڕوایتر بەرەو خراپی دەڕوا. ڕێکخراوەکانی ژنانیش با بڵێن ڕێکخراوێکن و کەسانێک بە ڕێوەی دەبن بەڕاستی ئەوانش لە شوێنێکی تری غێری ئەم هەرێمەوە نەهاتوون. ڕێکخراوەکانیش ئەوەی کە من بزانم و کە ئاگاداری واقعیان بم ئەوەیە کە هەم قەیرانی دارایی هەم قەیرانی سیاسی و ناسەقامگیری کۆمەڵایەتی و ئاسایشی سیاسی هیچ ئەمانە تەئسیری تێکردوون لەوەی هەست دەکەم بەوەی کە جۆرێک لە بەڵتیئی هەیە لە ئیش و کارەکاندا. ڕاستە خزمەتی زۆر بەژن کراوە و ئاماژەت پێکرد لە کۆڕ و سیمینا لە نەدەواتە لە کۆنفرانسا کۆمەڵێشت کراوە، بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە برێم ئەمە کافیە بۆ کێشەکانی ژن. چونکەم هەتاوەکو با بڵێن وەزعی سیاسی لە هەر وڵاتێکدا بابەتێک وتەیەکی پێشینان هەیە دەڵێ ماسی لە ئاوی لێڵا باشتر ڕاو دەکرێ، یاخود بە جۆرێشتر ڕاوچی لەو ئاوی قوڕاوە ئاوی لێڵا باشە دەتوانێت ڕاوی ماسی بکە و ماسی زۆرتر بگرێ. بۆیە ڕەوشی ژنانیش تەماشا دەکەی لە هەرێمی کوردستان ئێمە قسە لە هەرێمی کوردستان بکەین. پێم وابێ ئەم زیاد ڕۆژ بەرەو خراپ چوونە بری ڕنگدانەوەی ئەم سیاسەتە خراپە و ئەو حکوومەتەیەکە وەکو بڵێن وردە وردە ڕۆژی بە ڕۆژی بەرەو خراپتر و بەرەو بێئومێدی زیاترمان دەبات. ئێمە لە حکوومەت لەژێر ڕێکخراوەکانی ژنانیش لەژێر سای و سێبەر و دەسەڵات و حکومڕانی حکوومەتێکدان کە بەدەی دەری وەکو قماشی جورجێتی لێ هاتووە، یعنی چۆن هەتای شوی هەر تەسکە بێتەوە هەر کورتە بێتەوە و ئەچێتە ئاوەوە. بە هەمان شێوە حکوومەتەکەی ئێمەش هەتاوەکو ساڵی بۆ ساڵی دەڕۆینە پێشەوە، یعنی تەمەنی زیاتر دەبێ یعنی لە کورتی دەدا. ڕێکخراوەکانی ژنانش هەر لە ژێر ئەم سێبەری ئەم حکوومەتەدا یعنی گەشە دەکا و هەر لە ژێر ئەم چەترەدا کار و چالاکی خۆی ئەنجام دەدا. بۆیە ڕەوشە سیاسیەکە بەگشتی کاری کردوتە سەر کار و چالاکیەکانی ڕێکخراوەکانی ژنان و هەروەها ڕەوشی ژنانیش. ئەو کەسانەی کە با بڵێن لەم بارەنە ئاساییەدا کە با بڵێن ئاسایشی سیاسی یان سەقامگیر نییە، ژن کوش واتە مەستم ژن کوش کە دەرێم ژن کوش مەستم ئەو کەسانەیە کە هەتا ئێستاش قەناعەت و دیدیان وایە کە ژن لەسەر هەندێک مەسائل دەبێت بکوژرێ بە ناوی شەڕۆ پاکردنەوە بە ناوی ئەوە کە سەر شۆڕ دەبێت لە دەرەوە ئەگەر ژن شتێکی کرد. هەتا ئێساش ئەم قەناعەتەی نەگۆڕاوە. ئەم کەسانە هەمیشە هەر تەواجودیان هەیە لەگەڵ بوونی کۆمەڵێ چالاکی و خزمەتکردنی ڕێکخراوەکانی ژنان بە ژنان. بەڕاستی هێشتا ئەمانە فکری ئەمانە هەرماوە لەناو کۆمەلگای ئێمەدا. ئەم فکرە کۆتایی پێ نەهاتووە، تا ئەمەش کۆتایی پێنایە، کێشەی ژن کۆتایی پێنایە. ئەمە بەدیوێکیاندا. بەدیوێکی تریشە ئەوەیە کە ڕێکخراوەکانی ژنان دەتوانم ئەوە بڵێم ئەو ڕخنەی لە ڕێکخراوەکانی ژنان بگرم بە خۆشمەوە ئەوەیە کە هەمیشە خیتابی هۆشیاریەکانیان ئەوەی کە بابەتە فکری و هۆشیاریەکانیان کە هەیان بۆ کۆمەلگا هەمیشە قوتابەکەیان یەک ئاراستە بۆ کە بەرامبەر بە ژن بووە. واتە لە هۆڵێکە قسە بۆ ژن کراوە، یاسا دەرکراوە بۆ ژن دەربارەی مافەکان دەربارەی کۆمەڵی مەسائل، بەڵام لە بەرامبەردا پیاو بەجێ هێژراوە، واتە پیاو هۆشیار نەکراوەتەوە لە کۆمەڵی مەسائلدا. لەگەڵ پڕی ڕێز و حورمەتمدا بەسم کە دەرەم پیاو هەموو پیاوێک نا، بەسم ئەو پیاوانەی کە هەتا ئێستاش ئەو فکریان هەیە کە بە ناوی مەسائل شەڕۆپارێزی و مای پاکردنەوەی ناموس و ئەمانە قەناعەتیان بە کوشتنی ژن هەیە. لە بەرامبەردا ئەمە بەڕاستی ئەمە بەجێ ماوە تا تەوازن ڕانەگیراوە لە بەرانێوە لە هۆشیارکردنەوەی تاکدا. ژنان زیاتر یعنی بە یاساکان بە کۆمەڵێ مافی خۆیان ئاشنا کراون، بەڵام پیاوە لەو لاوە بەجێ هێژراون. ئەمە دەکرێت ئەمە مەرەخنەیە لە ڕێکخراوەکانی ژنان بگرن بەگشتی کە دەتوانم بڵێم پیاو بەجێ هێژراوە و لە بیر کراوە ژنان زیاتر با بڵێن لەو بارە ئەوە ژوای کردووە کە ئەم ڕەوشە ئارامە دروست بکە بۆ ژنان لە هەمیشە ببنە قوربانی ئەوەی کە لەم ساڵی 2017دا کە خۆمان بە واقعی بەبێ بوونی ئاماریش لەبەر دەستماندا سەیرمان کردووە کە ڕێژەکە زۆر وەدەوەدە زیاد دەکات. خاڵی تریشم لەبیر نەچێ ئەوەیە کە
با بڵێن ڕەوشی بابەتی کوشتن با ئێمە هەر کورتی نەکەینەوە لە کوشتنی ژندا واتە لەم ساڵی 2017دا ئەوەندەی کە تێبینیمان کردبەوە لە سەرەتای 2000 و ئەم دوومانجی ڕابردووی 2018دا ئەوەندەی تێبینیمان کردبێ لە کەیسە کۆمەڵایەتی کێشە کۆمەڵایەتیەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە وەک ڕێکخراوەکانی ژنان کە وەکو هەواڵ پێمان گەیشتووە خۆمان بەداداچوونان کردووە کوشتن تەنها کوشتنی ژن نەبووە بەڵکو هەر کوشتنی بەدگشتی ینی کوشتن زیادی کردووە برادری خۆی کوشتووە لە شارێکە کوڕ دایک و باوک و برا و خوشکی خۆی کوشتووە لە شوێنێکی ترا بۆن منە کوڕ باوکی خۆی کوشتووە باو کوڕی خۆی کوشتووە واتە کوشتن هەر کوشتنی ژن زیادی نەکردو ئەم ساڵەکە لە ئەم ئامارە تەنها ئیژن نییە بەڵکو بە شێوەیەکی گشتی کوشتن زیادی کردووە کە ئەمەش هەمووی پەیوەندی هەیە بە پەیوەندیدارە بە ئەم بارە سیاسیێنە ئارامیەوە وەروا قەیرانی دارایی و کۆمەڵە ئاسائیدی تر چکم هەر کاتێکە لە وڵاتێکە لە هەرێمێکا بوونیەمە با بڵێن قەیرانی دارایی یاخود قەیرانی سیاسی کۆمەڵێ گرژی و ئاڵۆزی تر لەسەرەوە دروست بوو هەموو ڕاستەوخۆ کاریگەری ڕاستەوە خۆی دەبێت بەسەر ئاسایشی کۆمەڵایەتی و لەو ئاسایشی کۆمەڵایەتیش تێک دەچێوەکو ئێستا کە لە هەرێمی کوردستان ئێمە دەیبینین بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی قەیرانی سیاسیەوە ئاسایشی کۆمەڵایەتیشمان وردەوە دە ڕۆژی بە ڕۆژی بەرەو خراپبوون و بەرەو خراپتر دەچێت. زۆر باشە بەهرەخان باسمان لە هۆکاری بەردەوامبوون و مانەوەی توندوتیژی و کێشە گیر و گرفتەکانی ژن کرد با باز لە هۆکاری توندوتیژیەکان وەکو خۆیان بکەین بۆچی ژن توندوتیژی بەرامبەر ئەکرێ ئەو هۆکارانە چین ئێمە باسمان لەوە کرد کە لەگەڵ هەموو هۆشیاری و باسکردنە هێشتا توندوتیژیەکان بەردەوامن هۆکاری بەردەوامبوونیەکەمان پرسی بایەستە باز لە هۆکاری وەکوڵێ سەرەکی توندوتیژیەکان بکەین بۆچی توندوتیژی بەرامبەر بە ژن ئەکرێت بۆچی ینی هۆکارەکەی چییە کە ژن هەمیشە وەکوڵێ دەچەوسێنرێتەوە ژن دەکوژرێ ژن وەکوڵێ بە ناوی کۆمەڵێشتی دیکەوە وەکوڵێ جۆرێ لە جۆرەکان سوکایەتی پێکرێ هۆکارەکان زۆرن بەڵام دەکرێت ئێمە لێ تەنها ئاماژە بە چەند خاڵێکی سەرێکی بکەین ئەوەی کە با بڵێن ئەوەیە یەک لەوانە بەلای منەوە کە زۆر گرنگە با بڵێ کەمی هۆشیاری خەڵک بەرامبەر بە ئاین بەڕاستی یعنی ئێمە هەر کێشەمان لەگەڵ ئەو کەسانە نییە کە هەر هیچ لە ئاین شارەزاییان نییە واتە کابرا هیچ ئیلتیزاماتێکی نییە با بڵێن بەدینەوە بەڵکو زۆر جار ئێمە گرفتمان لەگەڵ ئەو کەسانەش هەیە کە ئیلتیزاماتی بەدینەوە هەیە وەکو شتێکی ڕواڵەتی با بڵێن نوێژەکە ڕۆژوەگرێ ئەهلی مزگەوتە پابندە بە کۆمەڵێ بنەما و پرەنسیپی دینەوە بەڵام لە پاڵ ئەمەدا تەمەشا دەکەین بۆ نمونە هەبووە خێزانی خۆی زۆر ئەزیێت داوە یاخود با بڵێن کچی خۆی کوشتووە کۆمەڵێ شتی عنی کە ناکە لێرەکانە بە دەوردی بکەینەوە ئەمە ناهۆشیاری ئاینی بەڕاستی تا ڕادەیەک ینی زۆر کاریگەرێت چونکە من بە قەنەعەتی منەوەکەوەی کە لە ڕێکخراوێکی ئیسلامی شاکارەکەم قەنەعەتی من وایە و لە ڕێکخراوەکەشمە هەمیشە هەر زیاتر ئیش بۆ ئەوەکەم کە بە قەنەعەتی من هەر کە هەر تاکێکی کۆمەڵگا ئەگەر هات و هۆشیارێکی جوانی هۆشیارێکی لە ئاستی پێویستە هەبوو لە دینی ئیسلامە لە ئوسوڵی دینە بەڕاستی تاکێکی تونڕەوی لێ دەرناچێت خۆی تونڕەوی لە هەموو وڵاتێکە لە هەموو شوێنەکە هەیە هەر لە هەرێمی کوردستان ئەوانە نییە لە هەموو شوێنەکە تونڕەوی هەیە بەرامبەر بە ژن بەرامبەر بە تاچی کۆمەڵگادا بەرام ئەوەی کە لە ژنا کوور کراوەتەوە ئەوەیە کە ئەمە خەلفیەکی تری هەیە بەڕاستی ئەمە خاڵێکی تریش ئەوەیە کە دەبینین یانی زۆر جار کەسانێک کە وەکو چۆن ئێمە کەسانێکمان هەیە خەڵکانێکمان هەیە کە بە ناوی دینەوە دەچێت بۆ دین دەکاتە خەلفیەک بۆ دەکاتە دەمامچێک بۆ توندوتیژیەکانی خۆی بەرامبەر بە خێزان و کچ و خوشک و کەسوکاری خۆی لەولاشەوە ئەلمانەکانیش بە هەمان شێوە نای شارمەوە کەسمان هەیە با بڵێن لە دیموکراسی تێ نەگەیشتووە لە ڕێکخراوێکە ئیشەکە بە ناوی دیموکراسیەوە بەڵام لە ئەسڵی دیموکراسی تێ نەگەیشتووە یعنی بۆ خەڵکی قبوڵە بۆ خۆی قبوڵ نییە یعنی ئافرەتی وایە ئەزانم ئیشەکە بڵێن ینی باسی ئازادی دەکا باسی بانگەشەی ئازادی دەکا بۆ خەڵک بۆ ژن بۆ کچی تر خەڵکی تر هانەدا بۆ کۆمەڵێشت کەوارێ دێ ئەم هەڵە تێگەیشتنێک کووردا و کە لەوانەیە زۆر جار بڵێن هەڵە تێگەیشتنەکە وای لێ بکەم ناچار ئافرەتەکە توندوتیژی بەرامبەر دەکە بەڵام سەرێکە لەمە بۆ خۆی ئەم ئازادی پێ نەداوە لە ئەرزی واقعە
بەڵام وەکو چۆن دەوێت لەسەر خەڵکی تاقی بکاتەوە واتە کاتێکە ئینسان کاتێکە خۆت شتێکت بۆ خەڵک داواکرد بۆ خۆت پێ نەدرا بۆ ئەوەیە کە وەکو دەرمانێک وا لەسەر خەڵکی تاقی دەکەی و زانین چۆن دەرەسی یاخۆ چۆن دەناسیە لایەکی تریشەوە مەسەلەی ڕاگەیاندێن و هەروەها تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکن بۆ لە ئێستادا با بڵین چکم لە هەموو سەردەم و کات و زەمانەکانە توندوتیشی هەر هەبوو بەڵام شێوازەکەی گۆڕدراوە لە ئێستادا زیاتر با بڵین ڕاگەیاندنەکان بەڕاستی یاخود با بڵین تۆڕە کۆمەڵایەتەکان هۆکارن بەرەوەی کە جۆرێک لە هاندانی پێوەیە جۆرێک لە هاندانی تێدا بۆ هەم چ بۆ ئافرەت چ بۆ پیا و چ بۆ منداڵ کە جۆرێک لە توندوتیژی لێ دەرچێت کۆمەڵی بەرنامە لە ڕاگەیاندنەکانە پێشکەش دەکرێت ڕاک وەکو بەرنامەی تەعلیمی وایە کە تاک فێر دەکات کە چۆنی یعنی توندوتیژی بکە یاخود ئافرەت وا لێ دەکات ڕێک بەرنامەی تەعلیمیە کە چۆن ئافرەتێک وا دەکات کە چۆن خیانەی زەوجی بکە یان پێچەوانەوە کە چۆن پیاوێ خیانەی زەوجی لەگەڵ هاوسەرەکەیدا بکە یاخو مناڵێک چۆن لە دەرەوە تەعامل بکە و لە دەرەوەی خێزان کە چی دەکە ئەمانە مووی هۆکارن و کۆمەڵی هۆکاری تریش بەڕاستی کە وای کردووە کە هەمیشە توندوتیژیەکان چووکم هەجمە قەنەعەتم وانییە کە هیچ کات باڵی توندوتیژی بتوانانی بن بڕی بکەیت بەڵام دەکرێت لە کاتێک لە کاتەکانە کەمتر بێتەوە و لە هەندێک کاتیشە زیاد دەکاتەوە بەهۆی تێکچوونی باری برین جۆمری وەزعی سیاسی و ئابووری و کۆمەڵی مەسائلی تریش بەهرەخان کێن ئەو لایەنانەی یام ئەو کەسانی کە توندوتیژیەکەن بەرامبەر بە ژن ئایا تەنها پیاوە وەکو مێرد و باوک و برا و ئەمانە بەرامبەر بە ژن توندوتیژیەکەن یام کێن لایەنەکانی دیکە و ئایا ژن خۆی تا چەند ڕۆڵی هەیە لە دروستبوون یان بەردەوامیدان بە توندوتیژیەکان کە دژی خۆی ئەنجام ئەدرێ ناتوانێت تۆ بڵێن ئێمە ناتوانێت ڕێک بڵێن ئەو کەس و ئەو لایەنانە چکمە لێرە دانەنێشتی بۆی کە ناوی شەخص بێنین یاخود ناوی لایەنێک بێنین بەڵام بەگشتی ئەوەی کە توندوتیژی دەکا مەرجنی هەر پیاو بێت جاری وا هەیە ینی ژن لەگەڵ ژنە توندوتیژی کردووە یعنی با بڵێن ئەمەیشە ڕوویدا و هەوش بووە جاریشەوە پیا بەرامبەر بە ژنی کردووە و جاری واشە بۆ ژن بەرامبەر پیاوی کردووە ئێمە زۆر جارە بکە سەردانی ڕێکخراوەکان سەردانی بەڕێوەبەرای توندوتیژی ژنانمان کردووە توانە ئەم ساڵ بۆ نمونە ئەوەندە ئافرەتە لای ئێمە ناوی تۆمار کردووە کە پیاوەکەی توندوتیژی بەرامبەر کردو بەڵام لە بەرامبەریشدا ئەوەندە پیاوە شاتوون سکاڵایان تۆمار کردو دژ بە ژنەکانیان کە ژنەکان توندوتیژیان بەرامبەر کردو بۆیە توندوتیژی شتێک نییە تەنها بۆ نە پیا و کورتی بکەینەوە تەها لە بەرام پیا و بەرامبەر بە ژن نا زۆر جار هەیە دایک بەرامبەر مناڵەکەی دەیکا باوک بەرامبەر بە مناڵەکەی دەیکا مناڵ بەرامبەر بە دایک و باوکی دەیکا ژن بەرامبەرەوە پیا بەرامبەر بە ژن ئەمانە هەمووی بەڕاستی توندوتیژیە ینی شتێکە وەکو گوتم ینی شتێک نییە ئەتۆ بڵێن غەریب بێ بەڕاستی ینی مەترسیدارە ینی ڕێژەکەی بە زیاد بوونی ڕێژەی توندوتیژی بەڕاستی شتێکی مەترسیدارە ئەگەر ئەوا بڕۆ ئێمە هیوا بەخشنی وەکو ڕێکخراوەکانی ژنان بەڵام لە هەمان کاتیشدا ئەمە وەکو گوتم ینی تایبەت نییە تەنها ژن پیا و بەرامبەر بە ژن بەڵکو ئەوکان تریش توندوتیژی بەرامبەر بە یەکتری دەکرێت ئەو وەکو مەسەل لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی مەسەلەی لایەنیش لایەنی وەکو گوتم ینی لایەن ڕاگەیاندن بەغێر مباشر کۆمەڵی شتی هەیە کە توندوتیژی بەرامبەر بە ژن دەیکا تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر جار هەیە بۆ نمونە تۆ دەبینی ژنێک بە جۆرێک پیشان دەدرێت خۆش توندوتیژی هەر ئەمە نییە کە تۆ لی بدەی و دەموچاوی سوورکەیتەوە و یاخود دەستی بشکێنی زۆر جار ئەوەیە کە دەموچاوی ئافرەتێک لە شوێنێکە بۆ شتێک بە دەرەخی توندوتیژیە ئەمە تەعزیبی دەرونی دەدەیت و ئەمە توندوتیژی دەرونی بەرامبەر بۆ ئافرەتە دەکەی بۆیە دەکرد کانالەکانی ڕاگەیاندنی زۆر جار هەبووە شتێکی وایان کردووە کە زۆر لە لێدان زۆر لە دەستشکاندن و قاشکاندنیش باوەی کاریگەری سلبی بەجێهێشتووە لەسەر ئەو ئافرەتە زۆر باشە بابزان جۆری توندوتیژیەکان کامانن ئێوە کوڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان ئەو توندوتیژیانە کامانن کە لە هەر لایەکەوە بێ بەرامبەر بە ژن ئەکرێن و ژن ناسیوێتی ئەو کۆڵێ و توندوتیژیانی ناسیوە بەرامبەری ئەنجام دراون بەڵێ توندوتیژی وەکو سەرتاش باسم کرد ینی لە هەموو کات و سەردەمێکە هەبوو بەڵام لە سەردەمی پێ بڵێن لە سەردەمێک بۆ سەردەمێکی زۆری توندوتیژیەکان دەگۆڕێن لەوانەیە ساڵانی برینەها پێش و ئێستا پێشی ئەم سەردەما بە زۆر بەشودان هەبووە ژن بە ژن هەبووە ئەمانەی لە ئاخری کۆمەڵی شت هەبووە
بەڵام ئێستا وانە ئێستا لە ئێستا توندوتیژی ئێستا زۆر جار هەیە توندوتیژی سیاسیشمان هەیە ینی با بڵێن ئێستا بۆ نمونەگەر ئافرەتێک توانە و ئیرادەیەکی هەوێ بگاتە ناوەندەکان ناوەندی یەکچێ ناوەندەکانی بڕیار لەلایەنە سیاسیەکان یاخود با بڵێن لایانی پەیوەندیدا کە ڕێگەی لێ بژیرێ ئەو بخۆی توندوتیژیە واتە ئەتراف نەکردنە بە ئیرادە و توانای ئەم ژنە کوشتنی ئیرادەی ژن و ئەتراف نەکردن بە ئیرادەی ژن کاتێک کەسێک توانە و ئیرادەی هەبێ زۆرێکە لە توندوتیژی جۆرێکی تر لەوانە توندوتیژی ئابووری دارایی ینی زۆرێک بەداخەوە ینی ئێمە لە ڕێکخراوەکانی ژنان کە ئیشەکەین زۆر کەیس هەبوو لە بەردەستماندا زۆر بابەت هەبووە لە بەردەستماندا تا ئێستاش ئەوە هەیە کە ئافرەتێک دەناڵێنێ بەدەستەوەوە کە هاوسەرەکەی مەسروفی ناکێشێ ینی لە پەنای ئەوەدا لە ناچاری ئەوەدا تووشی دەچێت ئیشەشی نادروست دەکە ناتەندروست دەکە بەرامبەر بەوەی کە بڕێپارەی دەست بکەوە ئەمە بۆ خۆی ینی جۆرێکە لە جۆرەکانی توندوتیژی کە لەم ڕۆدا باوترینیانە بەڕاستی مەسەلەی کوشتن کە دەبینین ینی بەبەر چاوی هەموو ینی ڕاگەیانەوە دیارەکە لەم ساڵدا بە تایبەتی کوشتن زۆر زیادی کردووە لە هەموو لە هەردوو ڕاگەز بە تایبەتی لە ئافرەتدا کوشتن بەلای ئەوە کە دەبینین یاین لەسەربوونی مۆبایلێک یاخۆ ڕقەمێک یاخود لەسەر کێشەیەکی بەوەی کە دروست بە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەڵە تێگەیشتن لە بینی ئەو دوو کەسەدا چ ژن و پیاو بێت چ خوشک و برا بێت چ باوکو و کچ بێ سەیرەکەین زۆر کەسە بۆ لەسەر شتێکی زۆر بەسیط کوژراوە بەڕاستی کەسی ئافرەتمان لەبەردەستی بووە ینی هیوایەتی خواستۆ بۆی کە چۆن بڵێن تەنانەت مۆبایلێکی پێوێ بەڵام نەیتوانیوە بۆ پێداویستی زەروریەکانی خۆشی بەکاری بێنێ لەوانەیە عەجیب بێ بەلای هەندێک کەسەوە کە هەندێک شت لەبەر دەستماندا کوڕە خراوەکانی ژنان ئەگەر باسیکەن پێیان سیر بێ ینی ئافرەت ئێستا لەم سەردەمەدا هەیە محتاج بووە بە دینارێک و هەروەها نەیتوانیوە مۆبایلێ بەکاربێنە کە تەلەفۆنێک بۆ دایک و باوکی خۆی پێ بکە یاخود کچێک نەیتوانیوە مۆبایلێکی پێ بێ کە با بڵێن پەیوەندی بۆ ڕەفیقەکانی یاخود هاوپۆلەکانی ئەوانە بکە مەسلەی لێدان و ئەم شتانەش وە سووتان بەڕاستی من پێم وایە ئەو کەسێک کە خۆشی دەسووتێنێ و ئافرەتە هەر لە هۆکاری توندوتیژیە خۆی سووتاندووە گەنە هیچ کەسێک لە خۆشیانە خۆی ناسووتێن ئەم ساڵەکە بەداخەوە ینی خۆسووتاندن لەو دەبەرە زۆر بوو هەموو ئەمانە توندوتیژی نەسووتاندن ئەگەر کەسە خۆشی خۆی سووتاندبێ لە دەرەنجامی ئەوە بۆ کە لە پشتەوە توندوتیژیەک و ناڕەحەتێکی دەرونی و جەستەیی هەبوو بۆیە ناسا پەنای بۆ خۆ کوشتن بردووە بۆیە بە لێدان و بە کوشتن و بە تەعزیبی دەرونی و هەروەها قەیرانی دارایی لەسەر دروست بکەی لەسەر شخصەکە وەروە ڕێگرتن لە هەر شتێکی ترکە خۆی بێوێ برەو بەخۆی بدە ئەمانە هەموو توندوتیژینەکە دەکرێت لەم سەردەمەدا ئەمانە توندوتیژی باوەکانی ئێستانە وەکو ڕابردوو نییە. زۆر باشە بەهرەخان باست لە لایەنی دارایی و مادی کرد کە جۆرێکە لە جۆرەکانی توندوتیژی بێگومان ئەمە لە هەموو حاڵەتەکانە لە هەموو کاتەکاندا وا بووە کە زۆر جار هەمیشە ژنیش کە وەکۆڵێ زەواجەکە یەکێ لە خاڵەکانی ئەوەیە کاڵێ بە مێردەکەم دڵپیز نەبێ و ڕەزیل نەبێ واتە لایەنی مادی وەکۆڵێ دەستگوشا و ڕەزیل و وەکۆڵێ چروک نەبێ. قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان تا چەند وەکۆڵێ هۆکار بووە هەم لە زیادبوونی توندوتیژیەکان و تا چەند خۆشی هەریەکێکی دیکەیە لەو توندوتیژەیە کە بەرامبەر بە تاک و خێزانی کۆمەڵگەی کوردی وەکۆڵێ کراوە و ئەنجام درراوە. قەیرانی دارایی هەردوو ڕۆکەی هەیە هەم کاتێککە تۆ قەیرانێکی ئابووی حەسارێک لەسەر ئافرەتێک لەسەر هەر کەسێک دادنی خۆی لە خۆیدا خۆی خودی خۆی ئەمە توندوتیژیە بە دیوێکی تری شادیسانەکە هەر هۆکارێک بۆ توندوتیژی واتە زۆر خێزان هەبووە لە ئەنجامی نەبوونی و دەستکورتی و بێوەزعی ماڵ یان تووشی جیابوونەوە بووە یاخود تووشی لێدان و قسە پێوتن بووە یان کۆمەڵێ شتی تریژیانی کە ئەوە لەناو خێزانە کە هەبووە ینی هەم قەیرانی دارایی هەم دوو ڕۆکەی هەبووە هەم خۆی هۆکار بووە هەمیش خودی توندوتیژی بووە ینی کرا بە هەردوو ڕۆکەیدا لەو ڕۆدا ینی لەم کاتدا بەتایبەتی کە دێ قەیرانی داراییە لە هەرێمی کوردستان بەتایبەتی تر خێزانمان زۆر بووە و خەڵکی زۆرمان هەبووە لە ماڵەوە بەهۆی قەیرانی داراییەوە
کێشە مشاکلی زۆر تاگەشتە ئەوەی کە مەسەلەی جیابوونەوەی لێ کەوتوتەوە کە ئەوش بۆ خۆی دیسانەکە تونند و تیژیە ینی کەسێکە نەتوانێت لە ناچاریدا زۆر جارە بۆ قەیراین دارایی وای کردووە کە ئەم بڵین چەند کەس لە 2017دا لەبەر نەبوونی وای کرد کە پیاوەکەواتە هاوسەری ئافرەتەکە خۆی بکوژێ خۆی بخێنچێنێ ئەمەش دیسانەکە هەر تونوتیژێ بەرامبەر بە خودی خۆ دەیکەواتە تونوتیژی لە یەک کادا هەم بەرامبەر بە خودی خۆی ئینسان توانی بکە هەم بەرامبەرەکەش دەتوانی بیکەیت واتە بۆ هەموو لە قەراندارایی بەگشتی ینی پشکی شێری بەرکەوتووە لە دروستبوونی با بڵین کێشە کۆمەڵایەتیەکان و تونوتیژیەکان لەناو کۆمەڵگەی ئێمەدا. زۆر باشە. مەهرەخان زۆر جار خەڵک لە هەرێمی کوردستان لە کار یام لە بەرهەمی کاری ڕێکخراوەکانی بواری ژنان ناومێت بووە و پێی وایە ڕێکخراوەکانی ژنان نەیانتوانیوە شتێک بۆ ژنان بکەن. تاوان ئەمە وەکوەڵەیەکە زۆر جار بیسراوە ئەم قسەیەمە بڕیاری من نییە کە بڵێم هیچ نەکراوە بۆ ژنان. بۆچی خەڵک ئەم ناومێدیە یا ئەم بڕوایی بەرامبەر بە ڕێکخراوەکانی ژنان هەیە کە پێی وایە ڕێکخراوەکان تا ئەو لەحزەیە بۆ منە دۆستی ئافرەتێکن کە بۆ منە جۆرە لە جۆرەکان هەوڵەدەن جیایی یام دابڕان یا تەلاق لە نێوان ژن و مێردەکان دروست بکەن ئیتر دوایی وەکۆڵێ دەست لە ئافرەتەکان بەرەدەن وەکۆڵێ نابنە پەناگەیەک و دۆستێکی ڕاستەقینە بۆیان. ئایا ئەم بڕیارە ئەم وەکۆڵێ شایدیدانە بەرامبەر بە ڕێکخراوەکانی ژنان بواری ژنان ڕاستە و بۆچی خەڵکی ژناومێدە بە جۆرێ لە جۆرەکان لە ڕێکخراوەکانی ژنان؟ بڵێ بێئومێدبوون لە ڕێکخراوەکانی ژنان دەگەڕێتەوە بۆی کە با بڵێن بەشێکی دەگەڕێتەوە بۆی کە ڕێکخراوەکانی ژنان بە کۆمەڵی هۆکاری سیاسی هۆکاری قەیرانی دارایی واروەها ناتەبایی بینی وەزعی سیاسی هەرێم وای کردووە کە ناتوانن ئەو ئەرکەی کە لەسەر شانی ڕێکخراوە وەکو پێویست ئەدای بکە. بەشێکی زۆری ئەدا کردووە بەڵام هێشتا لە ئاستی پێویستدا نییە چونکەم ئەرچی ڕێکخراوەکانی ژنان زۆرە بەڵام وەکو گوتم کۆمەڵی ڕێگری سیاسی ڕێگری ئابووری کۆمەڵاتی نەیتوانیوە وەکو پێویست ئەدای کارەکانی خۆیانیان بکەن. ئەمە یەک دوو هەمیش ڕێکخراوەکانی ژنان دادگایان دانەناوە ینی بەشێک لە ئەبێ ئەمەل بوون و پاشەکشەی خەڵک لە ڕێکخراوەکانی ژنان زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەم نوقتەیە کە بریتە لەوەی خەڵک وا دەڕوانێتە ڕێکخراوەکانی ژنان دادگایەکی سربەخۆیان داناوە. هەر ئافرەتێک کە توندوتیژی بەرامبەر کرا پیاوەکەی دێنێ و ئیتر حکمی بەسەرە دەسەپێنێ. وانە ڕێکخراوەکانی ژنان بریتین لە ئەڵقەیەکی وەسڵ لە نێوان دەسەڵات یاخود یاسا و ژنان ئەو ژنانەی کە لە خوارەوە زوڵمیان دەکەواتە زوڵم لێکراو. ئەڵقەیەکی وەسڵە واتە پەیامی ئەوانەی خوارەوە پەیامی ژنان دەگەیەنێ بە دیفاعیان دەکا هاوکاریان دەکات لە ڕووی هۆشیاری فکری هۆشیاری سیاسی هۆشیاری واتە پەروەردەیی دوزار کاتێک کە زوڵمێکیشیان لێ دەکرێت لە یاسا دەبێتە پارێزەریان. بەڵام ئەمە ڕێکخراوەکانی خەڵکانی تریکە لە دەرەوەی ڕێکخراوەکانی ژنانن کە تووشی ئەو بێئومێدی و ئەو وەدەزان داخوا دادگایەکی سەربەخۆ هەیە بە ڕێکخراوەکانی ژنان ئیتر کەسێت ونوتیژی کرد ئەم مافی ئەوەی هەیە کە خۆی چی بڕیارێکی بەسەرەدا بیدا ئەوە وانە بۆ ئەم هەڵە تێگەیشتە بۆ خۆی خاڵەکە لایەکی تریشەوە سەروەرنەبوونی یاسا کە لە سەرجەمی سێکتەرەکانی تریشی وڵاتە بە هەمان شێوە دیسانەکە کە یاسا سەروەر نییە هۆکارەکەی وێرانبوون بریتێلەوە کە یاسا سەروەر نییە. ئەمە جسانێرەکاندا قەزیە ژنیش پەیوەندی بەشێکی زۆری پەیوەندی بە سەروەربوون و سەروەرنەبوونی یاساوە هەیە. یان دەبینیت چەندان کەس پیاو هەیە ژنی کوشتووە خوشتی خۆی کوشتووە کە بەڵام دەسوورێتەوە هیچ شی لێ ناکرێ بۆ ئەنێوەتە ڕێکخراوەکانی ژنان بە ئەرچی خۆیان هەڵساون داوایان نووسیوە پارێزەریشیان بۆ گوتووە لەناو کەیسەکەدان هەموو ڕۆژە ڕێگای مەحکەمە دێن و دەچن بەڵام کە ئەمە دادگای یەکلایی نەکاتەوە و حکومێکی عادیلانە بوو ئەم پیاوە دەرنەکە ئیتر
دەسەڵاتی ڕێکخراوەکانی ژنان چییە؟ ڕێکخراوەکانی ژنانی پەیڕەوی ناوخۆ و کارنامەیان هەیە بەپێی پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکانی ژنان سنووری دەسەڵاتی کارکردن تداخلکردنی ئەوان لە کێشە کۆمەڵایەتەکان سنووردارە ئەوە نیە ئەو بە ئارەزوی خۆی بچێ تداخلی عایلە و خێزانی خەڵک بکە لەبەر ئەوە ئەم هەڵە تێگەیشتنە هەیە لە نێوان خەڵکو و لە نێوان ڕێکخراوەکانی ژناندا بەڕاستی ئەمە لەلایەک و لای شتریشەوە من پێم وایە هەر گلەیەکە با لە ڕێکخراوەکانی ژنان نەکەین پێویستە خەڵکیش بۆ خۆی تا ڕادەیەک بڵێن گڕوتینێ بە خۆی با یعنی لە داواکردنی مافی خۆی لە بێدەگنەبوون لە ئاستی مافی خۆی ئێمە لە ڕابردوودا لەو فترەیەک پێش ئێستا لەگەڵ چەند ڕێکخراوێکی تری ژنان ڕاپرسیەکمان کرد لە ناو خەڵکە لەسەر بوونی ئاستی متمانەی خەڵک بە توانا و ئیرادەی ژن لە ناوەندی بڕیارە لە پەرلەمان لە هەر شوێنەکە تا چەند خەڵک بڕوا متمانەی هەیە بە ئیرادە و توانای ژن سەیرەکەین یعنی من نامێ لێرەکان ئەم ئامارە یاخود ئەم ڕێژەیە ئەوە بکەم چمەوە کات و شوێنی خۆی هەیە بەڵام ئەوەندە دەڵێم بەپێی ئەو وڵامانەی کە دەستمان کەوتوتەوە لە خەڵکەوە ئەم برین ڕێژەکە سەیرەکەین ڕێژەی بوونی متمانە بە ئافرەت لە ناوەندی بڕیارە یاخود لە ڕێکخراوەکانی ژنانە ئەمەلبەخش نییە ئێمە ئەمەلێکی وامان پێنادا زۆربەی ئەو ڕێکخرا ئەو خەڵکەی کە وەڵامی داوەتەوە بەوەی کە ژن پێویستە هەر لە ماڵە و دانیشتەکاری خۆی بکە و ژن پێویست ناکە لە ڕێکخراوەکە ئیش بکە و ژن پێویست ناکە بگەێت لە پەرلەمانە کار بکە و یاخود لە حکوومەتە زۆربەی ئەمانە ژن بوون بەشی زۆری ژن بوون و وڵامەکەشیان ئاوا داوەتەوە کاتێک کە ژنێک لە ماڵەوە دانیشتووە قەنەعەتی بەوەی نییە ژن لە ناو ڕێکخراوەکە ئیش بکە قەنەعەتی بەوەی نییە ژن بچێتە پەرلەمان قەنەعەتی بەوەی نییە ژن لە یەکێ لە با بڵین لایەنەکانی حکوومەت بەشێکی حکوومەت وەربگرێ دەی ئەو کاتە بەو شێوازە پەروەردەکرا بێ ئافرەتە بیلفعل ئەمە زوڵمی لێ دەکرێ ئیتر ئەم هەڵە تێگەیشتنەوە هەروەها ئەم ئەوەی کە ژنیش بۆ خۆی هەوڵێک نادا هەر ڕێکخراوەکانی ژنان خۆ ناچێتەوە هەموو ئەرچێک لەسەر ڕێکخراوەکانی ژنابێ ئەمە شتێکە چۆندێت چەپرە بەدەستێک لێ نادرێ ئەبێ هەردوو لە هاوکاری یەکتری بن ئێمە ئافرەت هەبووە ینی پێمان دەزانین کە زوڵمی لێ دەکرێت زانین کە دەچەوسەندرێتەوە هۆشیاریمان داوەتی وتمانەوە حەقە ئەوە مافتە لە ڕووی شەرعەوە لە ڕووی قانونەوە بەڵام خۆی قبوڵی دەکات ئیتر دوایتر گلەی لە ڕێکخراوەکانی ژنان دەکات بۆیە ئەم هەڵە ناتێگەیشتنەوە هەروەکە خۆشیان هەز نەکردن بە بەرپرسیارەتی من پێم وایە ڕەوشی ژنان خراپبوونی ڕەوشی ژنان بەرپرسیارەتەکەی هەر تەنها لەسەر ڕێکخراوەکانی ژنان نییە بەڵکو لەسەر تاک بە تاچی کۆمەڵگایە و بە تایبەتی ژنان خۆیان چ ئەو ژنانی لە ناوەندەکانی لە سەرکردایەتی مەکتەب سیاسیەکانی حیزبەکانن چ ئەوانی لە ڕێکخراوەکانی ژنانە ئیشەکەن چ ئەوانەی لە پەرلەمانن چ ئەوانەی کە لە ماڵەوە دانیشتن بەس خەرجی پەروەردەی مناڵەکانیشان هەمووی ئەمانە ئەرگ لەسەر شارمانە دەبێت هەمومان بە یەک دەست بە یەک تیم هەوڵی ئەوە بدەین بەڵام ئەگە هەر چاوەڕێی تەنها ڕێکخراوەکانی ژنان بکەن بەتەنیا پێم وابێ کە ناتوانێت ئەو ئەرکە قورسە بەتەنیا هەڵبگرێت ئەگەر هەمووی هاوکار و پشتیوان و یەکدەنگ نەبێ لایەکی تریشەوە ئەوەش بڵێم کە ڕێکخراوەکانی ژنانیش تا ڕادەیە کۆدەنگ نین لە سەرپرسەکانی ژنان واتە بەهۆی ئەوەی کە ئەم بادۆخی سیاسی کە حیزبەکان تا ڕادەیە لێ دوورکەوتونەتەوە کێشەی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ناشارمەوە بەشێکی زۆرش لە ڕێکخراوەکانی ژنانەوانی کە جەماوەرینە هەر یەکە و بڵێن و نەڵێن يعني سەر بە حیزبێکی حیزبێکە لەو حیزبانەی کە لە واقعی سیاسی ئەمڕۆدا کە وجودی هەیە یعنی ئەوەش بە خۆی بۆتە هۆکارێک بۆی کە جۆرێک لە دوورکەوتنەوە جۆرێک لە ئەم شتومڕانە شوای کردووە کە جارێکی تر ژنان لە خوارەوە بێ ئومێد و بێ هیوا بن لە ڕێکخراوەکانی ژنان چونکە پیان وایە کە ئەوانیش دیسان بە دیوێکی تر ئیش بۆ پیاوان دەکەن و ئیش بۆ پێگە و دەسڵاتی خۆیان دەکەن ئەمە تا چەند ڕاستی یاخود ڕاستنیە ئەمە پێویست نیە وەڵام بیدەوە بەس گرنگەوەی ئەم تێگەیشتنە هەڵە تێگەیشتانە دروست بۆ لە نێوان ڕێکخراوەکانی ژنان و ژنانی تری کە لە دەرەوەی ڕێکخراوەکان ئەمە هۆکارەکانی تاوەکو ڕادەیەک زۆر باشە بەشداری نەکردنی ژنان لە کایەکە سیاسیەکان یا لە کایەکانی بڕیاردان لە هەرێمی کوردستان بۆچی تا چەند یەکێکە لە پێشێلکردن یا پێنەدانی مافەکانی ژن لە هەرێمی کوردستان
بۆ منە لە وەزیرەکاندا یا لە مەکتەبی سیاسی حیزبەکاندا یا لە پلە باڵاکاندا ڕێژەی ژن لەگەڵ ئەوەشا کە حیزبەکان بانگەشەیەکی زۆرەکەن کە ژن ئاوایە و ژن ئاوایە بەڵام کەمترین ڕێژەی ژنە بینین لە وەکوڵێ بڕیارە باڵاکان ئەو شوێنانەی کە پێویستە ژن ڕۆڵ و کایە گرنگ ببینێ لە پەرلەمانی شاوەی کە ئەیبینین وەکوڵێ بە یاسا ڕێکخراوە لەوەی کە بەونە ڕێژەی کۆتایی دراوە بە ژن یام زۆر جار لە دوو ئەندام پەرلەمانی پیا و ئینجا سێم ئەبێتە ژن کە ئەمە بۆ زۆر جار ئەحراجێکیشی بۆ ژن دروست کردووە کە وەکو منەتێک دەنێدرێتە نێو پەرلەمانەوە ئەمە تا چەند یەکێکی دیکەی لە پێشێلکردن یام جۆرێکی دیکەی لە بە کەم سیرکردنی ژن و خراپی ڕەوشی ژن لە هەرێمی کوردستان کە نەتوانێت لەو شوێنانەدا بۆونە کێشە و معاناتی خۆی بگەێنێ و بتوانێت داکۆکی لە مافەکانی خۆی بکە. بەڵێ ئەوزام لێش لە وەڵامی پرسیارەکانی پێشتر ئاژەم بەوە کرد ئەمە جۆرێکە لە جۆرەکانی توندوتیژی تا توندوتیژی بەرامبەر بە ئیرادەی ئەو ژنە دەکرێت تا دەبینین یان ژن هەیە ئیرادەی هەیە توانای هەیە بچێت لە پەرلەمان وەکو پیا و شان بەشانی پیا و ڕۆڵی خۆی ببینێ بەڵام ئەمە لەلایەن پیاوەکو بەرشت ئاماژەت پێکرد بە یاسا ڕێکخراوەکە لە ١ لە کوردستان و 125 لە پەرلەمان کە ژن بێ دەسەوڕەکەم ئێستا ئەمە زۆرێک لە ڕێکخراوەکانی ژنان حەز بۆ کۆتایە ناکەین حەز دەکەین ژن بە دەنجی خۆی بە قابلیەتی خۆی بە متمانەی ئەو خەڵکە بچێتە پەرلەمان و بچێتە شوێنە ناوەندەکانی بڕیار بەڵام دڵنیاین لەوەی کە تا ئێستاش دڵنیانین لەوەی کە ئەگە بێت و کۆتا لا بچێ ژنێکی زۆر بەتواناش کە لە بەرامبەریدا ینی لە بەرامبەر پیاوانێکیدا کاندیدی بکەین بۆ پەرلەمان یاخود بۆ هەر ناوەندێکی بڕیاردا دڵنیانین لەوەی کە دەنجی پێویستی دێنێ بەڕاستی ینی دڵنیانین لێ بۆ چونکم ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەمەی کە تا چەند خوارەوەی خۆمان با بڵێن خەڵک جەماوەر شەقام تا چەند متمانەی بە ژن هەیە ینی بەڕاستی ئەوە بۆ خۆی گرفتێکە وتم لەو ڕاپرسەی کە با بڵێن کە کردمانە لە ڕابردوودا لە 2017دا ینی ئەوە ئەم ترسەما ئەو ترسەی بۆ ئێمە دروست کردووە کە تا ئێستاش زۆرێک لە ژنان خودی ژن تا ئێستا متمانەی نییە بە توانای ژن بەداخەوە ینی سەیرەکەین خوشکێک کاندی دەوێت بۆ شوێنێک تەماشا دەکەین دەنجی ینی ژنێکی زۆر دەنجی پێ ناداوت پێش دەراوانی زۆربەی پیاو بێ بۆی ئەمە بەدیوێکە بەڕاستی توندوتیژیە بەدیوێشترم پێشەرکردنی ماف و ئیرادەی ئافرەتە دیسانەکە جارێشتر ئەم پێشەرکردنە وەکو چۆن بڵێن هەر پیا و نایکە من پێم وابێ کە ژنی دیسانەکە خودی ژن تێدا توندوتیژیە بەرامبەر بۆ ئافرەتە دەیکە لەبەرەوەی بە قابلیشی دەزانێ و ئەزانێت کە توانایەکی باشی هەیە بەڵام لە بەرامبەردا دەنگەدا بە پیاوێکی تر بە متمانە نادا بە ژنەکە ئەمە هەم توندوتیژیە هەم پێشێرکردنی ماف و ئازادیە هەم کوشتنی ئیرادە و توانای ژنە هەم جارچکە بێ ئەمەلکردنی ژنانە لەوەی کە هەوڵ و توانا بدەن چون زۆر جار هەبووە ینی وەکو چۆن بڵێن ئێمە لە مەسەرەی کاندیدکردنە لە کۆمەڵێ بردنە پێشەوەی ژن بۆ کۆمەڵی مەسائلی سیاسی تەماشامان کردووە جۆرە لە ئیرادەی ژن شکاوە لەبەرەوەی کە بینیوێتی ژن بەو شێوازە ینی ئیرادەی لەسەرەوە دەشکێنرێ ئامادە نیە بچێتە پێشەوە ئەمە توندوتیژیە هەم پێشەرکردنی مافە بەڕاستی یاسایەکە لە بەرژەوەندی ژنان نییە بەڵام دەرێ کەم لە هیچ باشترە. زۆر باشە بەهرەخان کۆتا پرسیاری من ئەوەیە لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە بەکارهێنانی ژن وەک کاڵایەکی بازرگانی یا لە ڕیکلامدا یا زۆر جار زۆر بەداخەوە کام قسێش دەکەم وێنەی ئافرەت دەبینین تەنانەت مامۆستایەکی ئاینی لە شاری سلێمانی وێنەی ئافرەتی گرتووە ینی وێنەی هونەرمەندێکی ئافرەت یام ئەکتەرێکیا هەر کەسێکی تر لەگەڵ ڕێزما بۆ جەناب و بینەران لە نەعل و پێڵاوی ئافرەتانەدا زۆر جار ئافرەت لە ڕیکلامەکاندا لە زۆر شتی دیکەدا بەکار دەهێنرێت کە بۆمنە یا سوود لە جوانیەکەی دەبینرێ یام دەیانەوێت وەکو جۆرە لە جۆرەکان خەڵکی پێ ئیستیغلال بکەن واتە ئافرەتیان کردوتە داوێک تەڵەیەک بۆ ڕاکێشانی خەڵک بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکیان بۆ ئەوەی کە کار و کەسابەتی خۆیان لە برەودا بێ ئەمەش تا چەند جۆرێکی دیکەیە لە سوکایەتی یام جۆرێکی دیکەی لە توندوتیژی و ئیهانەکردن بە ئافرەت
کە ئافرەت لە کۆمەڵگەی کوردیدا هەمیشە پێگە و ڕێزێکی گەورەی هەبووە. بەڵێ بەکارانی ئافرەت بۆ ڕکلام یاخود بۆ غێری ڕکلام بۆ ڕەوازدان بۆ هەر کاڵایەک بۆ هەر شتێک ئەمە شکاندنی شکۆی ئافرەتە شکاندنی شکۆی ئافرەتە بەگشتی بۆ توندوتیژیشە بەداخەوە ئەمەش دیسانەکە بە گوتم دیسان سەروەرنەبوونی یاسا برین چ ڕاگەیاندن چین بەشەکانی ئیعلام بەگشتی من وا دەزانم ینی ڕاگەیاندن ئەو کەسەی کە ڕاگەیاندن کارە یعنی بنێ ڕاگەیاندن تەنها بریتی نییە لە ئەوەی کە شتێکە وەکو یاسایەک بۆی داڕێژراوێ پێشەوەی کە کاری ڕاگەیاندن یاخودە ڕکلام یاخودە شتێکە هەموو شتێک ینی کاتێک کە ئێمە دەیکەین دوو خاڵ زۆر گرنگە یەکەمیان ئەوەیە کە بە خاڵ لەسەر بە پیت بە ڕقم بۆمان دەخرێتە سەر وەرەقە کە پێویستە ئێمە بەرامبەر بەو ئەرکارە ئەرکمان ئەوەیە بۆ شێوەی ئەنجام بدەن دووەمیان ئیلتیزامی ئەخلاقیە ئەتا ینی کاتێک کە ئینسان کا هەڵدەسێ بە کارێک ئەگەر ئیلتیزاماتی ئەخلاقی لە پێشی هەموو شتێکەوە ئەژمار نەکرد بەڕاستی خەتەرە ئێمەش دەیبین ینی بەڕاستی ئەمە ئەزمەیەکی دەتوانم برێم ئەمە ئەزمەی ئەخلاقە ینی ئەزمەیە لە ڕووی ئەخلاقیەوە یانی تەماشاکە ڕاگەیاندن کارە هیچ حسابێک بۆ بەهەر ئەخلاقیەکەی ناکە یعنی هەر ئەوەندەی کە قانونێک ڕێگەی پێ بدا کە وێنەی ئەو کەسە نیشان بدا هیچ حسابەوە ناکە ئەخەوە لە ڕووی ئەخلاقیەوە شتی نەشیاوە واتە پێشەرکردنی یاسایە وەزایی دەنیش دیسانەکە لە ڕووی ئەخلاقیەوە ئەوە بەخۆی شتێکی نەشیاو نەبوو جاوە سوکایەتی کردن و شەڕەف شکاندنی ئافرەتە ئەمە من وا دەبینم کە پێویستە با بڵین ئێستا کە بەکاری ئەم بەکارنانە دەکرێت ڕێکخراوەکانی ژنان لە داهاتوودا ئیش لەسەر ئەوە بکەن کە ئەمە بە یاسا قەداغا بکرێ یعنی زۆر شتی تر ینی قەدەغا زۆر شتی تر یعنی کە پێویستە لە ئێستادا قەدەغا بکرێ ینی لەم وڵاتی ئێمە خەڵک وای لێ هاتووە وای لێ هاتووە کە تەنها ئەوەندە لە شتێک پارەی دەست بکەوێت ئیتر بە خەیاڵی دانا بە هەر شتێک دەستی دەکەوێت لە کوێوە دەیهێنێ گرنگ نیە گرنگ ئەوەیە کە پارەی دەست بکەوێت ئەمە بخۆی زۆر کێشەیە ئەمە زیاتریش مەسەلە لەوانەیە زۆر قەیراندارە یەکە هۆکارێک بێ بۆ ئەوە زۆر جار ژنان خۆشیان ینی لەوانەیە خۆشمان گرفتێکمان هەبێ لەگەڵ ئەو قەزیانەدا کە بە ئاسایی وەربگرین لەوانەیە بە جوانی بزانین لەوانەیە بە شیاوی بزانین بە حەقەت بێدەنگبوون لە ئازە و قەزیانەدا قەزەی گەورەتر و ناخۆشتر و خراپتری لێ دەکەوێتەوە توندوتیژی و ناخۆشترین زۆر سپاس بۆ خات و بەهرە جەمال چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بووین بەداخەوە ئەمڕۆ واتە ڕۆژە بەر لە 8 مارس لە شاری قەڵاتزێ کچێکی تەمەن 16 ساڵ خۆی دەخنکێنێ و ئەمەش جارێکی دیکە نیشانەی پرسیار لەسەر ڕەوشی ژنان و مافەکانی ژنان دادنێ لە هەرێمی کوردستان ومێدەوارین کۆتایی بەو جەوروستەمە بێ بەو توندوتیژانە بێ کە بەرامبەر بە مێینە لە سەرتاسەری جیهانا دەکرێت و لە کوردستانیش بە تایبەتی بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بە گەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەم